دوای تێپەڕبوونی 36 ساڵ کۆمەڵێک لە کتێبە پڕباکانی نووسەر و ڕۆشنبیری کورد تۆفیق وەهبی بەگ لە شاری لەندەنەوە گەڕێنرایەوە بنکەی ژین لە سلێمانی. نووسەران و ڕۆشنبیرانی کورد باز لەو سەرمایە نەتەواتیانە دەکەن کە ڕۆشنبیرانی چەرخەکانی پێشتر لە ڕێگەی نووسینەکانیانەوە ئەرشیفێکی دەوڵەمەنیان پێشکەش بە ئەدەبیاتی کوردی کردووە. باسی کارەکانی ئەو زاناگەورەیە کردووە کە کۆمەڵێ دەستنووسی لەدوای بەرهەم هێناوە لەوانە کتێبی فراوانی لەسەر دەستوری زمانی کوردی چەند فەرهەنگێکی جیاجیا بە کوردی و بەراوردکردنی لەگەڵ سانسکریت و زمانە کۆنەکانی تری ئەم ناوچەیە. ئێمە لەو زەمانەوە ڕاستی خەیاڵی ئەم کۆکراوە دەوڵەمەندەی تۆفیق وەهبی بەگمان لەلا بوو. زانا و بیرمەندانی کورد کە ئێستا نووسین و پاشماوە ئەدەبەکانیان مێژوویەکیان دروست کردووە بۆ گەلی کورد هەمووەمانە وایان کردووە نەوەکانی پاشخۆیان شانازی بە ناو و ناوبانگی ئەو کەڵە نووسەر و شاعیرانەوە بکەن. بەلامانەوە زۆر گرنگە بەڕاستی ئەوەیە کە کۆمەڵی پرۆژەی لێکۆڵینەوەی هەبووە بە تایبەتی لە بواری زمانەوانی و زمانە کۆنەکان. هەموو ئەو پرۆژە هەمووی لە ناو چەند فایل و چەند دۆسیەکان هەڵبەتە تەمان لەوانەیە ڕێگەی ئێمە نەدات، بەڵام ئەوە بەجێی دەهێڵی مهمەوە ئێستا ئێمە پاراستومانە بەجێ هێڵی بۆنەوەکانی داهاتوو بۆی کار لەسەرەوانە بکەن کە هیچێک لەوانە فەرهەنگێکی کوردی سانسکریتیە و چەندەها فەرهەنگی تریشی تێدا. بنکەی ژین یەکێکە لەو ناوەندە ڕۆشنبیریانەی هەوڵیان داوە بۆ کۆکردنەوە و بادی کۆمێتکاریکردنی هەموو ئەو بەرهەمە ئەدەبیانەی لە ڕابردوودا بەرهەم هاتوون کە ئێستا بوونەتە مێژوویەک و سەرچاوەیەکی زانست و زانیاری بۆ نەوەی داهاتوو. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.